لی باجاروک دیر لوک سر به باجار امیدیوه جه کوی 47 گوندان سو 7 گوند به سدما هبونه پکک هاتنه چول کرنو خلق جی به نچاری ده کمالگه هنده دجین. ریوبر باجاروک دیر لوک جی دبیجه پکک زیانک مازن به خلق سنور گهاندیو ده دما سالکه ده. 4 کس شهید بونه و 2 کس دنجی به سرو شوینن. حسن رسول کو وڵاتی سنوورێ دیێرە لوکێو لە باژارێ ئامێدیە دژی ڕاگەهاند هەبوونە پەکەکە لە ناوچەی ژیان و گوزەرانیە وان بە تەمامی تێکدایە ژبەر هەبوونە پەکەکە بەهتەر ژێ 20 ساڵە گوندێن خۆ چۆڵکردنە و ڕوو لە دێرە لوکێکردنە. هەروەها وڵاتی ناوهاتی داخویاکردن و ئەگەر لێ گوندێ خۆ بە ناوێ کارێ چاندنی و ئاژەڵداریە کردبا لێ ئەو نەهانکارێ تو کاری بکێ و داخوازێژێ پەکەکە دکێک و بنگه و بارەگەهێن خۆژێ گوندێنوان ببێ دەرڤە دەکو تورکیا بە تو ئاواکین کار بێ گوندێنوان بۆمبە باران بکێ. ژالی خۆڤەژێ نەوزاد ڕەشید وڵاتی هەمان سنووری ڕاگەهاند ژبەر هەبوونە پەکەکە گوندێخوا چۆڵکردنە نوێرن vەگەڕنە سەر زێدێن خوا وەکە دێخویاکردن و ڕۆژانە گوندێنوان بە سەدەمە هەبوونە پەکەکە ژالیە بالەفرەنشەڕیان تورکیا بە تێنە بۆمبەبارانکردن کۆ دە ئەنجامێدا لە سنوورێ ئەمێدیە بە دەهان کەس بە ئاگرێ پەکەکە و تورکیا شەهید و بریندار دەبن. سامی بەرواری ڕێڤەبەرێ باژارۆکێ دێرە لوکێ ڕاگەهاند ژمارەیە گوندێن لە وی سنووری و هەنە 47 گوند و دە کۆمەڵگە هەن ژێ وێ ژمارەیە بتەنێ نەه گوند و دوو کۆمەڵگە ئاوادانن و 38 گوند جێ بەرپەکەکە هاتنە چۆڵکردن و نکارنوە ئاوادان بکەن. ڕێبەبەرێ ئەوی باژارۆکی گۆچی و ژمارەیە وڵاتیان دەدەمان هادە نکارن vەگەڕنە سەر زێدێن خوا 18,000 کەسە و تەکەس جێ کەرە ژەبەر هەبوونە بنگە و بارەگەهێن پەکەکە ئەو نکارن وان گوندێن چۆلکری ئاوادان بکەن کۆ بەدەهان جهێن گەشتیاری لوان گوندان هەنە و دا خویاکردن و دەدەمە ساڵێکێدە 4 کەس لەسەر دەستێ پەکەکە و تورکیا شەهید بوونە و 2 کەسێ دنجی حتاوکەنەها بێسەر و شوێنن.